سەرگوزەشتەی ژیانی حەزرەتی سەفیوڵڵاش هەرچەندە خاوەنی خەسڵەتی کات و بوونی تایبەت بەخۆیەتی، ماهیەتەکەی نزیکیەکی تەواوی لەگەڵ مراقەبەی ناوەچی و پەیوەندی لەگەڵ خوادا هەیە. هەمیشە ڕوو لە خوابوون لە کاتی ژیاندا، ئەژمارکردنی بچووکترین خزانەکانیش بە گەورەترین بەربوونەوە، ئاخ و داخی بەردەوامی سەرزار، چاوەڕێکردنی بەسەر و بەسیرەت لە کەلێنی ئەو دەرگایەدا کە بەسەر ئەودا دەڕوانێت، هەبوونی بەردەوامی هووە لە سەردەم. پێغەمبەر ئادەمی سەفیوڵڵا لە سەڵساڵین کەلفەخار کە بریتیە لە منداڵدانی ڕۆحی ئینسان وەکو پێرستێکی پوختی کتێبی گەردوون بەدی هێنداوە، وەکو قیبلە نمای مەلایکەتەکان ستایش کراوە، وەکو بوونەوەرێکی خاوەن شعور لە تێکەڵبوونی نێوان ماددە و یاسا ئەمری خواوەند پێکاتووە. باوکی ڕێزلێگیرا و پایە بڵندی هەموو مرۆڤایەتیە. ئەو تۆوەنایە بەیە کە زنجیرەی پێغەمبەریەتی لێوە نەشونما دەکات. نەمامێکی وایە کە کراوەیە بەڕووی میوەگرتندا و ئاوێنەیەکی پڕشکۆی ئیلاهی وەهایە کە بە تەواوەتی مەسەریەتی ئەحسەنی تەقویمی بەدەستێناوە. ئەم ئاوێنە گشتگیرەی کە خاوەنی ڕەهەندێکی جیاوازە، هاوڕێ لەگەڵ توانە و لێهاتنە ناوەچی و دەرەچیەکانیدا لە پاڵ ئەوەدا کە ئاوێنەیەکی پڕشکۆ بووە بۆ حەزرەتی زانستی گشتگیر و قودرەتی زاڵ و ئیرادەی ڕوون، لە هەمان کاتدا لە حوکمی کەنزول مەخفی گەنجینەی شاراوەدا بوو، بەهۆی خوێندنەوەی ڕاست و شیکردنەوەی دروستی ئەناتۆمی مادی و معنەوی ئەوەوە بوو کە دەرگاکانی کردارەکان و شوێنەوارەکان و ناوەکان و سیفەتەکان و شەئنەکان و زاتی بەحت لە ڕووی ئەربابە بەسیرەتدا دەکرانەوە. ئەو ویژدانە هۆشیارانەی کە بەم جۆرە دەیان خوێندەوە و هەڵیان دەسەنگاند لەو شاڕێیەدا کە بەرەو لای خوا درێژ دەبێتەوە بێ ئەوەی هەست بە ماندووبوون بکەن، هەمیشە هەنگاویان دەناو بەدەم وتنی مەعریفەت و خۆشەویستی و چێژی ڕۆحانیەوە بەرەو ئەو مەوجودە بێهاوتایە دەڕۆیشتن. لەم نێوەندەدا هەندێک لەو بەدبەختانەش کە دەلاقەکانی دڵیان بەڕووی شەپۆلە شەیتانیەکاندا کراوە بوو دەبوو لە نیوەی ڕێدا جێبمێنن، هەروایش دەرچوو. هەموونەوەی ئادەم هاوڕێ لەگەڵ ئەو ناوکوتەوە فریشتەی و شەیتانیانەی کە لە ماهیەتیاندا دانرابوون، گاه بە جۆرێک بەرەو ئەعلا عیللیین بەرز دەبنەوە کە فریشتەکانیش ئیرەیان پێدەبەن و گاهیش بە پلەکانی ئەسفەلە سافلیندا ڕۆدەچن. ئەمە لە ئینسانە مەزنەکاندا تەنها لە شێوەی لادان یان خزانێکی کەم و هەندەچیدا خۆی دەنواند، وەلێ لەوانەدا کە دەرگاکانی دڵیان بەڕووی شەیتاندا واڵایە و لە ژێر فەرمانیدان لە شێوەی بەربوونەوەی ترسناکدا بەرچاو دەکەوێت. ئەم لادانە بچووک و گەورانە تا ئەمڕۆ بەردەوام بوون، لەمە و دواش لای هەندێک هەر بەردەوام دەبن. عاقیب گوتەنی ماهیەتی لە فریشتەکان بەرزتر بوو، عالەم لەودا پەنهان و جیهانەکان لەودا مەتوی بوو، بەڵام لە قەدەری ئەویشدا کەمێک لادان هەبوو، هەرچەندە شتێکی وانە بوو کە سەپۆتەکەی لێڵ بکات. لەبەر ئەوەی ئەم هەڵنووتینە کاتیە ئیجتیهادی بوو، ئەوە خێرەکەی لە دووەوە دابەزی بۆیەت. لە ڕاستیدا هۆکاری دەستبردن بۆ ئەو میوە قەدەغە کراوە بریتی بوو لە دەستنیشان نەکردنی تەواوەتی کاتی بانگ و ڕۆژوشکاندن، بەڵام پەروەردگاری لەسەر ئەمە بە شێوەیەک سزایدا کە تایبەتە بە کەسە نزیکەکان. لەلایەکی دیکەوە هاوڕێ لەگەڵ ئەو تایبەتمەندیە ناوەچیانەیدا کە هەستی پێنەکردبوون بەرەو زەمینی میوەبەخشین ڕاپێچ کرا. بەڵێ، وەکو ئیمامی ئاڵواریش دەڵێت، حیکمەتی ڕاستەقینەی درەختی بوون بریتی بوو لەوەی حەزرەتی موحەممەد بێتە دنیاوە، بەڵام باسکردنی ئەمانە بۆ سەفیوڵڵا زۆر ئاسان نەبوو. هەر بۆیە بە درێژایی تەمەنی ئەم خزانەکەمەی لە بەرچاوی خۆیدا گەورە کرد، وەک کەسێک کە سەرپێچی پەروەردگاری خۆی کرد بێت بە بەردەوامی ناڵاندی و کڕۆزایەوە. بەڵێ، ئەم سیما نزیک خواز و مقەڕەبە بە درێژایی چەندەها ساڵ لە ناوەندی حاڵەتێکی ڕۆحی وەک ترس و خۆشەویستیدا تلایەوە، بە جۆرێک هیچ دڵێک نەیدەتوانی بەرگەی بگرێ. چەندین ساڵ بەسەرکزی ژیە، شەرمنەی هێش سەری بەرەو ئاسمان بەرز بکاتەوە و دەنجی دڵی هەمیشە بە دەموتنی قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ناڵاندی
ئای ئەمە چ ڕووبەڕوو بوونەوەیەکی فراوانە لەگەڵ نەفسدا و چ هەستیاریەکە لە بابەتی پەیوەندی لەگەڵ خوادا، چ تەکمینێکی قوڵ و چ بێداری تەیەقوضیەکی تیژە. بە گوێرەی ڕیوایەتێکی لاواز ئەو شتەی کەناڵەکانی دڵی ئەوی تا ئەندازەیەک هێورکردەوە ئەم ڕووداوە بوو. ڕۆژێک لە ڕۆژان دەستەکانی بەرز کردەوە و فەرمووی: خوایە گیان، لە بەرخاتری حەزرەتی محەممەدی خۆشەویستت لێم خۆش بە. لە وەڵامی ئەمەدا سەدای ئاسوودە بەخش فەرمووی: تۆ ئەو لەکوێوە دەناسیت؟ وەڵامی حەزرەتی سەفیوڵڵا بەم جۆرە بوو: کاتێک لە بەهەشت دوورخرامەوە تەماشای دەرگاکەیم کرد، بینیم لێی نووسراوە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله. بەوەدا کە ئەو دوو ناوەم لە تەنیژیەکەوە بینی، تێگەیشتم لای تۆ پێگەیەکی تایبەتی هەیە، هەر بۆیە کردم بە شەفاعەتکار و داوای لێخۆشبوونم کرد. سولەیمان چەلەبی لە باسی قابە قەوسەین بەم جۆرە گوزارش لەم بابەتە دەکات: زاتی ئەوم کرد بە ئاوێنەی زاتم، ناوی منووسیەوە لە تەنیشت ناوم. خۆی لە خۆیدا شایستەی بەخشین بوو، بەم دوایین ناڵەیەی بەدەستی هێنا. باوکی مرۆڤایەتی لە ئەنجامی خزانێکی بچووک بەم جۆرە لەگەڵ خۆیدا ڕووبەڕووبیەوە و هەردەم بەدەم وتنی: ڕەببەنا زەڵەمناوە خەمی هەڵمژی. نازانم داخۆ ئەم هەڵوێست و ئەم تەمکین و ئەم بێداریە سەبارەت بە ئێمە مانایەکی هەیە یان نا. ئەگەر نەیبێت مانای وایە کۆمەڵێک بێویژدانی وەهاین کە لە ژێر جەستەماندا پلیشاوینەتەوە. یەکێکی دیکە لە سیمە ناوازەکانی زەبەرجەدی پێغەمبەریەتی حەزرەتی نۆح نەجیوڵڵا بوو. ئەم باڵا بەرزە بە درێژایی چەندین ساڵ بە هەناسە بەڕچێ ڕای کرد و هەمیشە گەلەکەی بەرەو لای ئەو بان کرد و داوای کرد ئیمانی پێبهێنن. لەم پێناوەدا سوکایەتی پێکرا و هەڕەشەی لێکرا، بەڵام ئەو بەبێ ماندووبوون بەردەوام ناوی ئەڵڵای برد. لە بەرامبەر ئەمەدا کافرانی کۆنەپەرستیش هەروە دانەنیشتبوون، گاڵتەیان بەخۆی و ئەو مشتە ئینسانە دەکرد کە لە چواردەوری کۆ ببوونەوە و دەیانویست خەڵکی لێدا ببڕێنن. ئەوەندە هەبوو هەموو ئەم شتە نەرێنیانە نەیان دەتوانی تاقەتی ئەو سست بکەن، تەنانەت بە پێچەوانەوە ئەو هاوڕێ لەگەڵ گڕوتینێکی میتافیزیکی زیاتر و بەردەوامی و دامەزراویەکی زیاتردا بەرپرسیارەتی پێغەمبەرانەی خۆی ڕادەپەڕاند و وەک ئەوەی راپۆرتێکیش بۆ سەرووی خۆی ئامادە بکات، عەرز و حاڵی حاڵەتی گشتی خۆی و گەلەکەی دەبردە لای خوای گەورە. هەروەک لە چەندین سوورەتی جیاوازی قورئاندا هەڵوێستە لەسەر ئەمە کراوە. سوورەتی نوحیش بە تایبەتی ئەم سەرگوزەشتە پیرۆزە دەجێڕێتەوە. ئەو هەمیشە سەدایەکی ناڵەکار بوو، لە بابەتی بەجێهێنانی بەرپرسیارەتەکەیدا نمونەیەکی بەرز و باڵای خۆتەرخانکردن و فیداکاری و نەویستنی پاداشت بوو. ئەم هەستەی لە قورئاندا بەم جۆرە دەردەبڕێت: وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين. بەمەش هەڵوێستی بێنیازانە و سەمیمانەی خۆی دەردەخست. ئەمەش یەکێکە لە یاسا بنەڕەتیەکانی هەموو ئەوانەی کە لەسەر ڕێی پێغەمبەران دەڕۆن. بەڵێ، حەزرەتی نەجیوڵڵا توانە و لێهاتنە بەرز و بڵندەکانی و فیراسەتە فراوانەکەی و فەتانەتەکەی کە خەسڵەتی دانەبراوی هەموو پێغەمبەرێکە وەک ئامرازێک لە پێناوبانکردنی خەڵکی بۆ لای خوا بەکارهێنا و جگە لە ڕووتێکردن و ڕەزامەندی خوش هیچ چاوەڕوانیەکی تری نەبوو. سنگی لە هەموو ئەو سوکایەتیانە دەرپەڕاند کە بە خەیاڵیشدا نایەن، لە هەمبەر ڕەفتارە ناشرین و پەستەکانەوە هەرگیز لەرزەی پێ نەکەوت. لە هەمان کاتدا کە عەقڵ و زمان و لێوی سەرقاڵی باسکردنی شتانێک بوو بۆ دەوروبەری، هەمیشە دڵی لە نێوان هەستەکانی ترس و خۆشەویستیدا هەڵدەلەرزی. کاتێک تێگەیشت سکاڵا بردن بۆ لای خوا و پێشکەشکردنی عەرز و حەڵ سوودێکی نییە، بە یەکجاری حەواڵەی خوای کردن و بە فەرمانی خوا دەستی بە دروستکردنی کەشتی کرد. لەم قۆناغەشدا گاڵتە و سوکایەتیەکان بەبێ پچڕان بەردەوام بوون. لە کۆتاییدا ئەو کارەساتەی لە قەدەردا نووسرا بوو هات. هەموو لایەک لە ئاوی ئاسمان و ئاوی هەڵقوڵاوی زەویدا نقم بوو، زۆرێک خنکان و کوڕەکەشی یەکێک بوو لەوان. لەم حاڵەتەدا دڵی باوکانەی ئەو فەرمووی:
ونادى نوح ربه فقال رب إن ابني من أهلي وإن وعدك الحق وأنت أحكم الحاكمين. وعرزي حالي خوي كرد پروردگاریش فرمووی قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح فلا تسألني ما ليس لك به علم إني أعظك أن تكون من الجاهلين. حەزرەتی نەجیوڵڵا لە هەڵوێستێکیدا کە شایانی نزیک خوازەکان مقەرەبین بێت فەرمووی قال رب إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. وەجارێکی دی هاوڕێ لەگەڵ مراقەبەیەکی فراوانی ناوەچیدا ڕاز و نیازی ڕوو لەخوا کرد. بەندە ڕازگۆکانی ڕێگای حەق و خوا و ئەو کەسایەتیە ناوازانەش کە لە گوێڕایەڵی و ملکەج بوون بۆ فەرمانەکاندا تواونەتەوە هەمیشە بەم شێوەیە ڕەفتاریان کردووە. لە ئەنجامی هەڵە ئیجتیهادیەکانیان لەسەر ئاستی هەست و بیر و گفتار هەمیشە تەفویضیان هەڵمژیوە و لە هەمبەر ئەو جوڵە و ڕەفتارانەی شەوە کە پێیان وابووە لەگەڵ ئاسۆیاندا ناگونجێت قەتشەمی و سەرکزانە ژیاون. خۆزگەیەک لەدەی ئەو تێبینیە بەرز و ئەو ڕووبەڕووبوونەوانە لەگەڵ خوددا لە ئێمەدا هەبوایە. لام وایە ئەگەر خوای گەورە پەردە لەسەر بەسیرەتمان لا ببات و هەستی ڕووبەڕووبوونەوەمان لەگەڵ خۆماندا پێلوتف بکات دەبینین چەند لە دوای ئەو شتانەوەین کە دەیانکەین و دەیانڵێین و پشتمان دەچەمێتەوە. بەڵام هەیهات دەرگاکانی دڵمان بەڕووی ئەم شعور و تێگەیشتنەدا داخراون، بۆیە هێندە خۆمان دەبینین ئەو شتانە نابینین کە پێویستە ببیندێن، کەچی ئێمە لەم ناوەندەدا خۆمان بە شتێک دەزانین. بە تایبەت کەسانێکی واهن ئەو شتانە نازانن کە پێویستە بزاندێن، کەچی بە جۆرێک خۆیان بادەدەن وەک ئەوەی بزانن. لەسەرەوە تەماشای خەڵکی دەکەن، هەم خۆیان ڕۆدەچن و هەم حەشاماتە بێشعورەکان لەگەڵ خۆیان دەبەن بە ناخی زەویدا. خوای گەورە بەم کەسانەی کە لەسەر شێوەی ئینسان و لە تنگانەی نەزانی چوارجادا خنکاون ڕزگاربوون لە ئاژەڵیەتی و قوتاربوون لە دیلەتی جسمانیەت و بەسیرەتی ڕووکردنە ژیانی دڵ و ڕۆح خەڵات بکات. ئامین.